الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان في خوش حال لا وانيدوم لسورة عبسة بخزمتان بقمو بس رزامن دي خواهي قولوا هوادار مئوي آزي السود لوربقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أما من استغنى فأنت له تصدى وما عليك ألا يزكى. برخوش وستان وكولا نرابط باس ما كركا سبب نزولي أو آتانا أو رودا وبك كاتك بيغمبر صلى الله عليه وسلم خريق بلغل كسانيق لسراني قريشي بانجي دكردن لبو هاتنا ناو إسلام لو كاتانا دابو كاتك عبد الله كري ابن أم مكتوم هات خزمت بيغمبر صلى الله عليه وسلم إتر بحكم كوا كسي نابي نابو نيزاني كوا بيغمبر صلى الله عليه وسلم مشغولة لبروي وابيدة سوكا وكل رواياتانك لواني رابدو آما جمان بيكر كزياتر بيغمبر صلى الله عليه وسلم بتسر بنهيني قسي لقل أو كسان داك لسراني قريشي إتر عبد الله كري ابن أم مكتوم زياتر داوای لە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا قسە لەگەڵ ئەو بکاتن و ئەو وحیی کەوا لە بۆی دابەزێ لە بۆی باز بکە و یاخود ئەگەر هەر پرسیارێکی دیکەی هەبووە لەو کاتانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی پێچاکتر بووە کە ئەو فرسەتەی کە لەگەڵ سەرانی قوڕەیشیدا کە لە دەستە خۆی نەدا ئەگەرنا هەموو کاتێک عەبدوڵای کوڕی ابن أم مكتوم دێتەوە لای ئیتر لەسەر ئەوە بخوای گەورە سوبحانەه وتعالە وەکو عیتاب و گلەیی لە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم. ئیتر وەکو ابن زەید ڕەحمەتی خوای بدەڵێ كان يقال دقوترا لو أن رسول الله صلى الله عليه وسلم كتم من الوحي شيئا كتم هذا عن نفسه. أجر بيتو بيغمبر صلى الله عليه وسلم شتيشي لوحي بشارد با أو كتم بكرد با وباسي نكرد با أو شتي با كتم دكرد باسي نذكر كوكو قليا كخواي قول لي دكا سبحانه وتعالى. فلان بيغمبر صلى الله عليه وسلم رسولي شي أمين بهيج شيويك هيج كتم ناكا بلكو أويكوا پێڕادە سپێردرێ ئەوەی کەوا وەکو وحی پێڕادەگا بە هەموو شێوەیەک ئەو ڕای دەگەینی صلی الله عليه وسلم. ئیتر لێردا خوای گەورە دەفەرمی فەئەما من استەغنا کەوا ئاماژەیە لە بۆ ئەو کەسێک کەوا لە سەرانی قوڕەیشی کەوا پێغەمبەر خەریک بوو بانگی دەکرد لە بۆ لای ئیسلام دەفەرمی ئەو کەسەی کەوا ئیستەغنای کردیە واتە خۆی بەغەنی دەزانیتن واتە بێنیازە بەرامبەر بە ئیسلام ئیتر بە سەبەبی ئەو ماڵەی کە هەیتی یان بە سەبەبی ئەو جاه و مەکانەتەی کە هەیتی بە هەر حاڵ خۆی بێنیاز نیشان دەدا بەرامبەر بە ئیسلام و وان نیشان دەدا کەوەی احتیاجی بە ئیسلام نیە لەبەر ئەو ماڵ و سەروەت و ئەو مەکانەتەی کە هەیتی کەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم فأنت له تصدى پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوو لەو دەکاتن کەواتە بەو شێوەیە کە ئەو کەسە شانی ئەوەی نێ ڕووی تێبکەی ئەتوڕوو لەو دەکەی لە کاتێکدا کە ئەو ئیستەغنای کردیە لە بەرامبەردا وما عليك ألا يزكى لە کاتێکدا کە تو گرنگی بەو دەدەی و ڕوو لەو دەکەی خۆ هیچ لەسەرتو نیە یا ڕەسوڵ الله ئەگەر بێت و ئەو کەسە خۆی خاوێن نەکاتەوە کەواتە هیچ لەسەرتو نیە ئەگە ئەو کەسە خۆی لە کوفر خاوێن نەکاتەوە نێتە ناو ئیسلام. لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەریص بوو لەسەر ئیمان هێنانی هەموو کەسێک بە تایبەتی سەرانی قوڕەیشی لەبەرەوەی بە ئیمان هێنانی ئەوان خەڵکێکی زۆر ئیمانی دەهێنا و ئەوان کۆسب بوون لە پێش خەڵکی دیکە. ئیتر لێرەدا خوای گەورە وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبیری دێنێتەوە کەوە ئەگەر چی ئەوانش ئیمان نەینن خۆ وەزیفەی تو تەنها تەبلیغ و ڕاگەیاندنە با هەر ئیمان نەینی و با هەر خۆی خاوێن نەکاتەوە ئەوەی لەسەرەتووە کەوا ئەو هەندێ تەبلیغی بکەی و زیاتر ناو زیاتر گرنگی پێمەدا. بەڵام وأما من جاءك يسعى جا لێردا ئیشارەتە لە بۆ عەبدوڵای کوڕی ئوم مەکتوم دەفەرمی بەڵام ئەو کەسەی کەوا بەخۆی هاتیە یەسعا کەواتە بەپەلە هاتیە دیارە یەسعا لە سعی هاتیە سعی واتە ڕۆیشتنێک لەسەرەوەی ڕۆیشتنی ئاسایی کەواتە کەسێکە هاتیە زۆر بەپەلە هاتیە کەسێکە زۆر بەجددی و بە هیممەت و بە نەشاط هاتیە وهو یەخشا و هەروەها کەسێکە کەوە دەترسێ و لە خوای گەورە دەترسێ لە بۆ هەندێ هاتێکەوە فێری علمی شەرعی بیتاوەکو
ئەو شتانێکەوە خوای گەورە لە ئینسانی داوا کردیە جێبەجێ بکا و بەهۆیەوە خۆی لە عەزابی خوای گەورە بپارێزی لە کاتێکدا کەوا بەو شێوەیە هاتیە فأنت عنه تلهى بەڵام ئەتوو یا رەسوڵ الله لەو حاڵتێکەوە ئەو کەسە بەو شێوەیە هاتیە ئەو جا ئەتوو فأنت عنه تلهى واتە ئەتوو بێ ئاگای لەوی لە کاتێکدا کەوا خەریکی کەسێکی کەوا ئیستیغنای کردیە کەواتە تەلەها بە معنای تەشاغول دێ واتە بێ ئاگای لەوی و مەشغولی بە شتێکی دیکە لەبەرەوەی تەلەها لە لەهوو هاتیە واتە لەهوو هەر شتێکەوە ئەهەمیەتی نەبیتن کەسێک پێیوە خەریک بی لەسەر حسابی شتێکی دیکە ئیتر فأنت عنه تەلەها واتە ئەتوو مەشغول و خەریکی شتێکی لەسەر ئەساسی شتێکی دیکە کەواتە دەبوایە خەریکی عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم بی چاکتر بوو نەوەک لەسەر حسابی خەریکی کەسێک بی لە سەرانی قوڕەیشی کەوا کەسێک کە ئیستیغنای کردیە و بە هیچ شێوەیەک ئامادە و ئیستعداد تێدا نێبێتە ناو ئیسلام جا لێرەدا خوای گەورە سوبحانە و تەعاڵا دەفەرمی کەلا ئینەها تەذکرە دیارە ئەو کەلا لە بۆ وەکو دەڵێ ئەدات و زەجرە واتە ئەی لا تەفعل مثل هذا مرة أخرى بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم واتە جارێکی دی کەشتی وا مەکە جارێک کەشتی وا مەکە لەبەرەوەی وەکو قاعدە شەرعیەکە دەڵێتن لا يترك أمر معلوم لأمر موهوم واتە شتێک کەوا معلوم بی وەکو قاعدەیەکی ئوسولیە شتێک کەوا معلوم بی ئەو شتە معلومە وازی لێ ناهێندرێ لە بۆ شتێکی دیکە کەوا مەوهومە يعني مجرد وهمێک هەیە کەوا ئەو شتە مەوجود بی ولا مصلحة متحققة لمصلحة متوهمة وشتێکەوە چاک بزانی مەسلحەتی سەتاسەد تێدایە ئەو شتە بەجێ ناهێلی لە بۆ شتێکەوە مەسلحەتەکەی متەوەهیمە واتە شەک و گومانی تێدایکەوە مەسلحەت تێدابی ئیتر ڕووکردنە عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم بە تەئکید بەروبوومی زیاترە لە ڕووکردنە کەسێک لە سەرانی قوڕەیشی کەوا ئیستیغنای کردیە و شەک و گومانی تێدایە داخەوە وەڵام دەداتەوە یان نا بەڵێ ئینەها تەذکرە ئەوجا خوای گەورە سوبحانە و تەعاڵا باز لە قورئانی پیرۆز دەکاتن باز لە دعوە و بانگەوازی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کە بە قورئان خەڵکی بانگ دەکرد ئینەها تەذکرە کەواتە بێگومان ئەوەی کە هاتیە لە بۆت ئەوە ڕێنمونیە بێدارکەرەوەیە لە بۆ ئادەمیەکان و بە بیریان دەینیتەوە فەمەن شاء ذەکەرە ئیتر خەڵکیش تێدا لە بەرامبەر ئەو ڕێنمونی و لە بەرامبەر ئەو تەذکیرە و بەبیر هینانەوە دیارە عهدی فطرت بەبیر ئینسانەکان دەینتەوە و هەروەها داواکراوی خوای گەورە لە ئادەمیەکان بەبیریان دەینیتەوە و هەروەها مەسیر و چارەنووسی ئیسلام و کوفر بەبیر خەڵکی دەینیتەوە کەوا بەرەو چێن دەریان دەبا لە دنیا و لە قیامەت ئیتر هەر کەسێک ئەو تەذکیرەی قبول بوو فەمەن شاء ذەکەرە ئەوەی کە بیەوێ کەواتە خوای گەورە مەشیئەتی وا بوو کە ئیرادە و ئیختیاری بە ئینسانەکان ببەخشی وەکو ئیرادەیەکی کەونی خوای گەورە ویستی لەسەر ئەوە بووکەوە اختیار بە ئینسانەکان ببەخشی ئیتر هەر کەسێک بیەوێ فەمەن شاء ذەکەرە هەر کەسێک بیەوێتن ئەوە دەتوانی ئەو تەذکیرەیە وەربگری و قبولی بکا و یادی خوای گەورەی پێ بکاتن و هەر کەسێکیش دیارە لە بەرامبەر دەکە باز نەکرا هەر کەسێش قبولی نەبیتن ئەوە دەتوانی پشتی تێبکە و بەڵام دیارە عاقبەت و سەرنجامەکەش لە دنیا و لە قیامەت بە چ شێوەیەک دەبی ئەجا خوای گەورە سوبحانە و تەعاڵا باز لەو قورئانە دەکاتن دەفەرن فی صحف مکەڕەمە ئەو قورئانە فی صحف مکەڕەمە واتە لە چەند پەراوێکە ئەو پەراوانە لای خوای گەورە مکەڕەمە واتە زۆر بەڕێزە لای خوای گەورە سوبحانه و تەعاڵا زۆر بەڕێزە زۆر پارێزراوە لەوەی کەوا تەحریف و دەستکاری بکرێ پارێزراوە لەوەی کەوا بە هیچ شێوەیەک شەیطانەکان بتوان نزیکی بکەونەوە مەرفوعەة مطهرە و هەروها لە قەدر و قیمەت و مەکانەت زۆر بەرزە لای خوای گەورە سوبحانه و تەعاڵا و مطهریشە و هەروها زۆر خاوێنە لەوەی کەوا دەستی پیسی شەیطانەکانی بگاتێ بئەیدی سەفەرە و هەروها بەدەست نوێنەرانێکە کەوا خوای گەورە وەکو مەلایکەت کە تەکلیفی لێکردینە کە زیاتر وەکو جبریل عەلەیهی سەڵات وەسەلام و یاخود هەر مەلایکەتێکی دیکە کە خوای گەورە سوبحانە و تەعاڵا تەکلیفی لێ دەکە لە ئاسمانەوە بیگەینیتە پێغەمبەر لە کاتی دیاریکراو صلی الله عليه وسلم ئیتر ئەو
قورآانی پیرۆزە هەر لە ئاسمانەوە تەماشا دەکەی هەر لە لەوح المەحفوظەوە کەوا لە لای خوای گەورە سوبحانە وتەعالە لە لەوح المەحفوظ بە فەرمانی خوای گەورە نووسرایتەوە و تەثبیت کرایە و هەروەها لە سوحوف ئەو سوحوفانە و ئەو پەراوانەی کەوا بەدەست مەلایکەتەکانەوەیە ئەو سوحوفانەی کەوا زۆر بەڕێزن ئەو سوحوفان و ئەو پەراوانەی کەوا بەرزن لە قەدر و قیمەتدا زۆر پاکن لە گەیشتنی دەستی شەیاطین و ئەو سوحوف و ئەو پەراوانش بەدەستی کەسانێکن لە مەلایکەتکەوا خوای گەورە ناوی لێناینە سەفەرە واتە جەمعی سەفیر واتە ئەوانن کەوا خوای گەورە وەکو ئەوانەی کە پێیان ڕادەسپێرێ وەکو نوێنەرن لە ئاسمانەوە لۆ سەر ڕووی زەوی و لۆ لای پێغەمبەر دێن عەلەیهی سەڵات وەسەلام جا وەصفی ئەو مەلایکەتانەش کیرامی بەرەرە ئەو مەلایکەتانە زۆر بەڕێزن و هەروەها بەرەرە و جەمعی بارڕە واتە ئەو کەسانی کەوا ئەو مەلایکەتانی کەوا بەو کارە هەڵدەستن زۆر چاکەکارن بە هەموو شێوەیەک عیبادەت و تاعەت ئەنجامدەن تاوەکو لە خوای گەورە نزیک ببنەوە کەواتە تەماشای هاتنی وحی بکە لەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو سەنەدە ڕێک و پێکە و بەو ڕێگا پیرۆزە بەو ڕێگا پارێزراوە لە دەستی شەیاطین ئیتر بەو شێوەیە خوای گەورە سوبحانە وتەعالا ڕەوانی ئەو قورئان پیرۆز دەکە کەواتە لێرەدا و کۆندێک لە مفەسرین دەفەرمون ئەوە قورئانێک بی بەو شێوەیە و بەو قەدر و قیمەتە لای خوای گەورە هاتبی هەندێ نییەکەوە ئیلحاحی پێ بکەی لە کەسانێکەوە بەخۆی ئیستغنای لێ کردێ و پشتی لێ کردێ کەواتە قورئان ئەو کتابە بەڕێزەیە بەڵێ عرض دەکرێت لەو هەموو کەسێک بەڵام کەسێکەوە ئیستغنای لێ کرد پێویست ناکە ئیلحاحی لێ بکرێتن لەبەرەوەی قورئانی بەڕێز پێویستە کەسانێک زۆر بە مەمنونیەوە و زۆر بە ملکەچیەوە بێنە خزمەتی قورئانی پیرۆز و تاوەکو ئەو هەموو دوڕ و گەوهەرەی کە تێیدا هەڵێنجن نەوەک کەسانێکەوە ئیستغنای لێ بکەن و بە زۆری بتەوێ عەرزی بکەی لە سەریان بەڵێ ئەوجا دەفەرمی قوتیل الئینسان ما ئەکفەرە جا خوای گەورە سوبحانە وتەعالا باز لە ئینسان دەکا ئینسان بەگشتی و بە تایبەتی کەسانێکی کافر و بێباوەڕ دەفەرمی ئەو ئینسانە بە هیلاک بچی و کۆندێک لە مفەسرین دەفەرمواتە بە لەعنەت بی ئەو ئینسانە دوور بی لە ڕەحمەتی خوای گەورە ئەو ئینسانە بە کوشتن چی و بە هیلاک چی ما ئەکفەرە چ شتێک وای لێ کرد ئەو کەسە کافر بی و یاخود ما ئەکفەرەه بە شێوازی تەعەجوب واتە چەندە کافرە من ئەی شەیئین خەلەقە دەبا بیر لە خۆی بکاتەوە خوای گەورە لە چی خەڵقی کردیە من نطفة خەلەقەه فەقەدەرە خوای گەورە لە دڵۆپە ئاوێ خەڵقی کردیە و لە عەدەمەوە هینای تێوجود ئەوجا تەقدیری کرد لە ناو ڕحمی دایکی بەو قۆناغانەی کەوا پێدا تێپەڕی ثم السەبیلە یەسەرە ئەوجا پاشان خوای گەورە سوبحانە وتەعالا ڕێگای لۆ ئاسان کرد بەڵێ ڕێگای لۆ ئاسان کۆک زۆربەی مفەسرین دەفەرمواتە لە بۆ ویلادە و لە دایکبوونی خوای گەورە بە شێوەیەک ئەو ڕێگایی لە بۆ ئاسان دەکاتن کەوە لە قۆناغی حەملی لە ناوچی دایکی بێتە دەرەوە بێتە قۆناغی ژیانی دنیا و بێتە سەرڕووی زەوی ئیتر بەو شێوەیە وەکو علمیە نشدیارە ئەو منداڵە لە پێشی ولادەی بە شێوەیەک وەزعیەتی دەگۆڕێکەوە مهەیەبی لە بۆ ئەوەی کەوە خوای گەورە سوبحانە وتەعالا بە فەزڵ و ڕەحمەتی خۆی ولادەی لە بۆ تەسهیل دەکا و تەیسیر دەکا و ئاسان دەکا و هەروها مفەسرین کەس دەفەن نەکەر ئەوەندە بەڵکو لە دوای لەدایکبوونیشی ثم السەبیلە یەسەرەه ئەوەیە کەوا خوای گەورە ڕێی نیشاندا و هیدایەتی دەدا بۆی کەوا شیری دایکی بخوا و بمژی ئەوجا لە پاشی ئەوەش خوای گەورە سوبحانە وتەعالا دەیژیێنیتن هەتاوەکو ئەو عەقل و هۆش و بیرەی پێدەبەخشی و ئەوجا کاتێکەوە خوای گەورە پێغەمبەری لۆ ڕەوانە کردیە و هەروەها هیدایەتی داتن لە بۆ ڕێگای ڕاست ئیتر ئەوە هەمووی لە ضمنی ثم السەبیلە یەسەرە خوای گەورە ڕێگای ڕاستی نیشان داتن ئیتر ئەو کەسەش مخەیرە لە بەرامبەر ئەوەیدا لە دوای ئەوەی کەوا ئیقامی حوجە لەسەر دەکرێت ڕێگای ڕاست هەڵبژێری و یاخود قبولی نەکا و ڕەفزی بکاتەوە پاشان ثم ئەماتەه فەئەقبەرە بەڵام لە دوای ئەوەش کەوا دێتە ژیانی دنیا و بەو شێوە خوای گەورە ئاسانکاری لۆ دەکا هەم ئاسانکاری معنەوی وەکو لایەنی هیدایەت هەم ئاسانکاری مادی لە ژیانی دنیادا بەو شێوەی کە بژیێ کە هەموو شتێکی لۆ ئاسانبی پاشان ئەوجا دەمری هەتا بەو شێوەیە ناژیێ فترەیەکە و لە بۆ تاقیکردنەوە لە ژیانی دنیادا دەژیێ هەتا ئەو کاتێک خوای گەورە تەقدیر کە ئەوجا پاشان دەمری و دەیمرێنی فەئەقبەرە ئەوجا ڕێزی لێ دەنێ بۆی کەوا خوای گەورە کردیتە سونەتێک لەناو بەشەریەت کە ئەو ئینسانە مرد تاوەکو لە قەبرێک بیشارنەوە و لە قەبرێک دەفنی بکەن تاوەکو وەکو ڕێزلێنانێک لەو کەسە چونکە لە دوای مردنی ئەو کەسە ئەگەر تەقەت نەکرێت لە ناو گۆڕێکدا
ئەوە دەگۆڕێ و بۆنی پیسی لێ پەیدا دەبی و ئیتر خەڵکی بێزی لێ دەکاتەوە وای لێ دەبی تەمایی شەرمەزاری لە بۆ هەموو بەشەریەت ئیتر بەڕاستی کردنە ناو گۆڕ و کردنە ناو قبر ئەوەش فەزلێکی خوای گەورەی کەوا خوای گەورە تەفزیلی ئەو ئینسانی کردێ لەگەڵ ئاژەڵەکان و لەگەڵ گیانلەبەرانی دیکە لێکی جودا کردەوە بۆی کەوا ڕێزی لێنە لە ناو قبری دەنێن و بەو شێوەی دەفنی دەکەن ثم ئیذا شاء ئەنشەڕە ئەوجا پاشان هەر کاتێک کە خوا بیەوێ سوبحانەه وتەعالە لە ژیانی بەرزەخی کۆتایی پێدەینی و دەیهێنیتە ژیانێکی نوێ کە ژیانی قیامەتە و زندی دەکاتەوە لێ ئیذا شاء لێرەدا دەگەڕێتەوە لە بۆ مەشیئەتی خوای گەورە کە هیچ کەسێک نە پێغەمبەرێک و نە مەلایکەتێک نایزانن کە چ کاتێک کە خوای گەورە مردیەکان زندی دەکاتەوە حساب و کتابیان لەگەڵ دەکات تەنها ئەو کاتە لای خوای گەورە معلومە سبحانه وتعالى سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.